ململانەی سیاسی و شەڕی پۆستی نێوان پارتی و یەکێتی لە بەغدا سەلماندی جگە لەو دۆخە سەختەی ئەم دوو حیزبە بە سەرهاوڵاتیانی هەرێمی کوردستانیاندا هێناوە هاوکات سیاسەتێکی ڕوون و دروستیان بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد نییە. یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان و ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی عێراق لە گفتوگۆی بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا دەڵێت هەمیشە یەکێتی و پارتی بەرژەوەندیە حیزبیەکانیان پێش نەتەوەییەکان دەخەن. سەبارەت بە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقیش ڕێکەوتنی پارتی لەگەڵ سەدر و سوننەکان یوسف محەممەد ڕەخنەی توند لە پارتی دەگرێت. یعنی ڕوونتر و دیارتر وەیە تەنانەت شتێک ئەتوانم بڵم کە زۆر بەکەمی سەربەخۆی دادگاکان ئەبینی، ینی بۆ نمونە لە کەیسی سادراوانی بادینان کە ڕەنگە دوایش بینە سەر باسکردنی مەسئول بارزانی پێش دادگا وتی ئەمانە سیخڕن، یعنی ئیتر وازەح ڕوونی کردەوە کە ئەوە حکومەکانیان چیە بێتەوەوانە. بەڵام لەوێ لە بەغا هەوڵیەوە درێ کەمترین دەستێوەردانەکرێت بەڵام کەمتر بێت و دادگاش کە بڕیارێکی دا هەمووان ڕێزی لێ بگرن. بە بەردەوامی وەفدەکانی پارتیە هاتن بۆ بەغدا بە تایبەتی زۆربەی کات بە سەرۆکاتی بەڕێز و شارزێباریش بوو ئاهاتن بۆ بەغا و زیاتر تەرکیزیان لەسەر ئەم دوو لایەنە بوو و لەگەڵ سەدر ئەوەی کە ئێمە ئاگدار بووین باسی ئەوانە کرد لەگەڵ گروپ ینی کوتلەی سەدری کە ئەوان ئامادەن دان بە مەرجعیەتی سەدر لەناو هێزە سیاسی شیعەکان بنێن و سەدر بۆ بنێز بناسن کە هێز یەکلاکەرەوەی لەناو شیعەکان و لە بەرامبەرە سەدر و کوتلەی سەدری ڕازی بن کە کاک مەسعود وەکو مەرجعی کورد ببینن. طبعا ئەمە ینی منطقی لێک نزیک بوونەوەی پارتی بوو لەگەڵ کوتلەی سەدری و کوتلەی سەدری ژەمان پێخۆش بوو ئەوان جوانەوێت و ئەیانەوێت سەدر بڕیار یەکلاکەرەوە لەناو عێراقدا. طبعا پارتی لەم پرسەیە حساباتی غەڵەتە. یوسف محەممەد ئاماژەی بەوەش کرد کە پارتی دەیەوێت لە هەرێمی کوردستان و لە عێراقیش سەرجەم پۆستەکان بۆ خۆی قۆڕق بکات. دەشڵێت پارتی خۆی بە مەرجعی کورد دەزانێت بەڵام ناتوانێت مەرجع بێت. طبعا هەر لەسەر پۆستی سەر کۆمار نییە بالمناسبە، یعنی پارتی لە بەغا شەڕ لەسەر فەڕاشێکەکان فەڕاشێک، یعنی هەوڵیەوە داحتکاری هەموو نوێنەرایەتی کورد بکات لە بەغا، یعنی تەنها لەگەڵ لە مەسلەی سەر کۆمارەوە نییە، یعنی لە مەسلەی وەزارەتەکان مدیر عامەکان، یعنی هەموو شتەکان ویست بۆ خۆیان بێ. جا لەبری ئەوە کاک مەسعود ئەیتوانی سەرپەرشتیەوە بکە کە وەرەقەیەکی تەفاوزی باش حازر کرێ ئەوەی کە باسمان کرد کە کرۆکەکەی بەرژەوەندی خەڵک بێت. سەبارەت بە حکومڕانی لە هەرێمی کوردستانیش یوسف محەممەد جەختی کردەوە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لە بەردەم کێشەی شەرعیەت و متمانەی خەڵکیدایە و ناڕەزایەتیەکی بەرفراوان بەرامبەر ئەم دەسەڵاتە لە ئارادایە. لە هەموو حاڵەتێکە ئەوەی کە گرنگە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەیە کە کۆی نظامی سیاسی یان ئەو سوڵتەی لە هەرێمی کوردستانە هەیە لەژێر کێشەی شەرعیەتایە و لەژێر کێشەی شەرعیەت و متمانەی خەڵکایە و ناڕەزایەتێکی بەرفراوان لە هەموو هەرێمی کوردستان هەیە و ئەوەشی دەلالەتە لە ناڕەزایەتی بەرفراوان لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەیە کە خەڵک یەتە سەرجادە بە هەزاران یەتە سەرجادە وەکو خۆپشاندانەکانی دوایی کە لە سلێمانی بینیمان وەکو ناڕەزایەتەکانی کە لە بادینان هەیە و تا ئێستم ژمارەیەک لە چالاکوان و ئازادی خواز و خەڵکە دەنگە ئازادەکان لە زیندانەکانی سوڵتەی هەرێمی کوردستانن و خەڵک لە انتخابات ناڕوا بۆ انتخابات بەڵام ناڕەزایەتی دەرەبڕێ ناڕەزایەتێکی بەرفراوان هەیە کە ئەگەر ئەو سوڵتەی لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ خەڵک خۆی ئاش نەکاتەوە کێشەکانی خەڵک چارەسەر نەکاوە هەڵبژاردننی ئازاد نەیەتەکایەوە بە دڵنیاییەوە ئەگەری سەرهەڵدانی توندوتیژی لە هەرێمی کوردستان بە دوور نازانرێت. سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان جەخت دەکاتەوە کە چارەسەر بۆ باشکردنی دۆخی هەرێمی کوردستان هەیە بەڵام ئیرادە نییە و دەسەڵات هەست بەوە ناکات ئەو کاتەی هەرەز دەێنێت کەس ناتوانێت بەری پێ بگرێت.